لە شاری سلێمانی پاڵەوانیەتی شەترەنجی نێودەوڵەتی کراوەی یاریزانانی سلێمانی کۆتایی هات و هەڵبژاردەی سلێمانیش دروست کرا لە هۆڵی ئەکادیمیای شەترەنجی سەندری گەنجانی سلێمانی بە بەشداری چواردەیانە و بە 13 جەولە و بە شێوازی سویسری کۆتایی هات بە کێوبڕکەکانی خولەکە کە یەکێتی شەترەنجی سلێمانی سەرپەرشتی دەکرد بەرپرسی ئەکادیمیای شەترەنجی سەندەری گەنجانی سلێمانی باز لە گرنگی ئەنجامدانی ئەم جۆرە پاڵەوانێتیانە دەکات بۆ یاریزانان. ئەم پاڵەوانێتیە بڵێن پاڵەوانێتی کۆتایی نێودەوڵەتی شاری سلێمانیە بۆ شەترەنج لە 13 جەولە پێکاتبوو. مەباستەکەمان ئەوەیە کە حقیقەتەوەی لەم کات و ساتەیە پێویستمان بۆیە کە وەرزش یعنی دەنگۆیشی باشێ بخواستن شەترەنجیش و شەترەنج شتێکی باشیە کە کەمترین تێچووی تێچێ و مەبەستی ئەوشمان کە بڵێن چەند ساڵێکە بەتوڵەی هەڵبژاردی سلێمانی بۆ 2 ساڵە نەکراوە هاوکارێکی باشی مناڵپارێزی کوردستان بە سوپاسەوە کامیشە هاوکارمان بۆ لە پاڵەوانێتیەکەدا پاڵەوانەکانی ئەم ساڵ و ساڵی ڕابردوو بەشدار بوون دوای سەرکەوتنیشیان بۆ ڕیزی هەڵبژاردەی شەترەنجی سلێمانی یاریزانان دڵخۆشن بۆ پێی لە پاڵەوانێتیەکی نێودەوڵەتیدا بەشداریان کردووە و باز لەوەش دەکەن کە سوودی ئەم جۆرە پاڵەوانێتیانە زیاترە بۆ یاریزانە گەنجەکان. طبعا گرنگی زۆرە لەبەرەوەی کە ئەمە تەصنیفی دووەلیتیایە و احتیما دەکرێت لەلایەن اتحادی دووەلیەوە و دەرفەتێکی ژوو بۆ ئەوەی کە مستەوای یاریزانەکان بزانین بە تایبەتی گەنجەکان کۆمەڵە یاریزانی باش هەیە لە شاری سلێمانیە هیوایەکی باشیان هەیە بەڕاستی لە مستەقبەل ئینشەڵڵا. یاریزانە سەرکەوتووەکانی ئەم پاڵەوانێتیە باز لە گەورەترین کێشەیان دەکەن کە نەبوونی پاڵەوانێتیە چونکە یاریزانان ناتوانن خاڵە لاواز و بەهێزەکانی خۆیان بزانن ئاماژەش بەوە دەدەن یاری شەترەنج بە تەواوی پەراوێز خراوە. دڵنیاییەوە بۆ یاریزان بتوانێت ئاستی چۆنە بۆی بزانێت ئەنجامی ئەو ڕاهێنانەی کە ڕۆژانە ئیکا بەردەوام بەچی ئەگات پێویستی بە پاڵەوانێتیە. ئەم پاڵەوانێتە جگە لەوەش بەڕێوا لە یاریزانەکە کە ئەزمون پێکات سوود لە هەڵەکانی وەرگێت خاڵە لاوازەکانی بدۆزێتەوە بە دڵنیاییەوە گەورەترین کێشەی ئێمە یادە تاکان بەگشتی بە تایبەت شەترەنج ئەو کەمی پاڵەوانێتیەکانە لەگەڵەوەشا کە تێچووی کەمی هەیە بەڵام پاڵپشتی مادی زۆر کەمە کرێ. دوای کۆتایی هاتنی پاڵەوانێتیەکە هەریەک لە زۆزک سەلاح بەنۆ خاڵ و کامەران عەزیز و ڕەوەز عومەریش بە 8 خاڵ و نیو سەرکەوت حەمەد بە 8 خاڵ توانیان وەک یەکەم تا چوارەمی پاڵەوانێتیەکە سەرکەون بۆ ڕیزی هەڵبژاردەی شەترەنجی سلێمانی و بۆ دیاریکردنی پلەی پێنجەمیش هەریەک لە یاریزانان ئەحمەد و سان و زرنگ خاوەنی 7 خاڵ و نیو بوون. بڕیاریشە هەرچی یاریزانی ناوبراو جارێکی تر بەیەک بگەنەوە و یەکێکیان وەک پلەی پێنجەمی پاڵەوانێتیەکە بگاتە ڕیزی هەڵبژاردەی سلێمانی. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی بەیام سلێمانی.